یەکێک لە هەرە شارەزاکانی بواری ئابووریمان هێناوە کە شرۆڤەکاری ئابوووریەکە ئەویش بەڕێز دکتۆر بیلال ڕەوفە ئەم بەیانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە جوابی هەموو پرسیارەکانمانایەتەوە بە وردیش بۆمان باسەکە کە چی بکەین و چی نەکەین لەسەر ئەم بابەتانە کاک دکتۆر زۆر بەخێر بێ حاڵنکە لە ستۆدیۆ لەگەڵمانە من شەروەها قوربانە دکتۆر هەر بەم بابەتی تایی خوێنبەربوونەوە پرسیارەکان دەست پێ بکەین ینی ئەسە بینیمان کاروان لە نەو منطقەیە کە بڵێن گوزەری گۆشتفرۆشەکانی کەرکووکە بینیمان کە چەند چۆڵە و کەسی پێوە نەبوو بەڕاستی لە کاروان ئەو کابرایی تر کە لەویایە بوو کەسێکی ترە نایبینی ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئابووری لەسەر نرخ لەسەر بازار کاریگەریەکانی چیە بێت بابەتی تای خوێنبەربوون تەواو بابەتێکی ڤێتەنەری و پزیشکیە بەڵام لەلایەن ئابووریەکە وەکو بابەتی سامانی ئاژەڵ ئەگەر قسەی لەسەرکەین بابەتی گۆشتی سپی بێ یاخود گۆشتی سوور بێت بە یەکێک لە پێگەنەرەکانی بابەتی خۆراکدا ئەندرێەوە بە یەکێک لەو نرخانە دانرێت کە لە وڵاتان هەڵاوسانی پێدیارێکێ واتە بەرزبوونی نرخی کاڵاوشمەکی پێدیارێکێت کاریگەریکی سەرەکی هەیە لەسەر کۆی گشتی نرخەکانی تر لە ساڵانی ڕابردوو بەرزی گۆشتی سوور وای کردبوو خەڵک کەمێک کەمتر بیکڕێت نرخەکەی هەروەها بارودۆخی خەڵکیش تا ئاستێکەر چەندە لە کەرکووک و چۆشتیش دابەشەکرێ بەڵام هێشتا ئەو بارودۆخە باشیان نییە بۆیە بەشێکی ئەو بێبازاڕی هەیە تومت پێوەست نیە بە بابەتی تای خوێنبەربوونەوە پێوەستە بەوەی کام بارودۆخی خەڵک لەوێ زۆر باش نەبێت دووەمینیشی مەوسمی بەکارهێنانی گۆشت لەوێ دوو هەفتەنەوە پێش بابەتی سەیران و گەشت و گوزار و ئەوانە وای کرد بە خەڵک زیاتر گۆشت بکرێ بەڵام ئێستا کەمتر یاخود ئەم هەفتەیە خەڵک کەمتر گۆشتەکرێ هەفتەی ئایندە بۆ پێش خۆی دانێڵە لە جێژنە هەم بۆمانێت هەم ئەشی کڕێ جا هەنێک داتا لەسەر گۆشت باس بکەین باشە من ئێستا بیرم کەوتەوە ئێمە لە سلێمانی ڕۆژانە باین نزیکی 3 میلیارد دلار گۆشت دەفرۆشێ بەس لە ناو سلێمانی بە قەزاوناحەکانی شێوەنە ئەوەی تەنها لە قەسابخانی سلێمانی دەرەچێت بای 3 میلیارد دینار ئەکاتە 2 میلیۆن دلار ڕۆژانە گۆشتە فرۆش لە هەولێر لە 150 گۆشتی بەستوش بەکارێ لە سلێمانیش تقریبەن هەروایە نزیکی لە 140 ئەمە جگە لە مریشک و لە ماسی و لە بابەتەکانی بانەی وایە خواستێکی باش لەسەر گۆشتێ ئەگەر بێت و کێشێک لە سامانی ئاژەڵا دروست بێت تای خوێنبەربوون یاخود دەربابەتێکی تر کارێکیکی گەورە لەسەر بازار دروستکات چونکە تۆ ڕۆژانە بای 3 میلیارد هەیە لە پێش جەژنی ڕەمەزان بیرمە بای 5 میلیارد دینار لە پێش جژنی ڕەمەزانە نزیک بۆ لە 6 میلیارد و نیو کە لە قەسابخانەی سلێمانی گۆشت فرۆشرا و هاتوۆتە بێگومان ئەمە بازارێکی گەورەیە بۆیە هەر کاتێک گرفتێک لەم بازارە دروست بێ مانای وایە گرفت بۆ سەدان و هەزاران کەس کە لەم بوارەیە ئیشەکەن دروستەکە و ئەمە سەر ڕای ئەوەی کە گۆشتی بەستوش لە بازار بوونی هەیە چونکە ئەگەر 10 کیلۆ گۆشتی بازار وەربگرین پێنجی بەستووە بۆی هاوڵاتی لای ڕوون بێ نزیکەی 3 کیلۆ و نیوی گۆشتی ئاژەڵی هاوردەی کیلۆ نیوەکی گۆشتی ئاژەڵی خۆمانەیە بۆیە تای خوێنبەربوون ئەکرێ بڵین کاریگەریکی زۆر گەورە لەسەر بازارەکە دروست ناکە ئەگەر بێت و بەم شازی ئێستا بەڵام ئەگەر بەر بڵاوتر بوونی هەبێ یاخود ئەوەی کە ئێستا ڤایرۆسێکتر یاخود نەخۆشیتر هەیە پێوتێت تەبەق ئەوە زیانی گەورەی بە جوانی باسەکەڵی بابەتەکە بگۆڕین بە ڤێتەرنەری لە جیاتی لا نابوورێکە دەست خۆش بە چینە سەر بابەتەکەی خۆمان دکتۆر باش ماوەیەکە دکتۆر هیچ دراوێک نرخەکەی لە شوێنی خۆیان نییە بەردەوام گۆڕانکاری هەیە یعنی بانی نرخێکە نیۆڕۆ نرخێکە ئێوارە نرخێکە بە تایبەت ئەمە ئەگەر بین دۆلار و دینار بەراورد بکەین بێت و عێراق و بانکی مرکزی عێراقیش 2 ساڵە کە هەموو جارێک پلان و بەرنامە و استراتیجێکی نوێ بەکارێنن بەس بۆ ئەوی بتوانن ڕوبەڕووی ئەم دۆلارە ببنەوە ناکرێت و پێشان کۆنتترۆل ناکرێت هۆکاریەمانە چیە دکتۆر 2 ساڵە بەنزیکەی لە مانگی 2022 ئەمریکا کۆمەڵە کۆتوبەندی لەسەر سیستەمی نەختینەی و دارایی عێراق دانا بەوەی کە ئەبێ عێراق پابند بێ بە سیستەمە گیانێکەوە کەویش بابەتی سوێفتە واتە حواڵەی لا کۆڵان نەمێنێ جاران ئەگەر بیست حواڵێک بۆ دەرەوە بکەی ملیۆنێک دلار 10 میلیۆن 100 میلیۆن ئەچووی بۆ دوکانێکە دوو 10 میلیۆنم بۆ حواڵەکە بۆ یەکردی کەمەلێک شوێنێکی دنیا بوونی نییە ئەمریکا ئەویست ئەم بابەتە بخاتە سەرسکەوە ئیتر بانکەکان ڕۆڵیان هەبێت لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تا هەستێک توانرا چاکسازی بکرێت و ئێستا بانکەکانی عێراق نزیکی 21 بانک ڕاستەخۆ حواڵە ئەکەن 8 بانکیان ڕاستەخۆ بە دۆلارێکن ئەوانی تر بە دراوەکانی یۆرۆ و درهەمی ئیماراتی و یوانی چینی مامەڵاکەن
بۆیە تا هەستێک ئەوەی کە ئەمریکا ئەویست لە عێراق بەدی هاتووە کە ئێستا بانک ڕۆڵی حواڵەکردن ئەبینێ لە عێراقا و بابەتی ناجێگیری دراوەکانیش پێیوەستە بۆ گۆڕانکارانی لەسەر ئاستی جیهان ڕوویا بە تایبەت دوای خۆکاندیدکردنی ترەمپ بۆ خولی دووەمی هەڵبژاردنەکان لە ئەمریکا وای کرد جیهان بە چاوێکتر تێڕوانین هەبێ بۆ بابەتە بازرگانی و ئابوووریەکان و دوای سەرکەوتنی و دەست بەکاربوونیشی بینیمان کۆمەڵێک بڕیایی لە بابەتی بازرگانی جیهانی و ئابووریا دەرکرد ئەمانە وای کرد گۆڕانکاری لە بەهای دراوەکانان ڕووبە ئێمە لەسەر ئاستی جیهان حەوت دراوی سەرەکیمان هەیە کە دۆلار بەرامبەر بە 6 دراون بەرامبەر بە یۆرۆ پاوەند کرۆنی سویدی بۆ نمونە هەروەها دۆلاری کەنەدی و فرانکی سوئیسری لەگەڵ یەنی یابانی کاتێک کە لە ئەمریکا بڕیارێک دەرەچێت دۆلار بەرامبەر ئەم دراوانە ئەگۆڕێ و کاریگەری بێ لەسەر دراوەکانی تیژ لەسەر ئاستی جیهان لە هەرێمی کوردستانی خۆمان بابەتی دینار 6 مانگە بانکی ناوەندی عێراق ئەوێ دینار بەهێز بێ چونکە ئەگەبیمان بێ لە مانکی 11 ساڵی ڕابردوو 100 دلار 157,000 دینار بوو بەڵام لە مانکی 12 بانکی ناوەندی وردە ئیشی لەسەر بەهای دیناری عێراقی کردووە و تا ئاستێک کە ئێستا ئەمڕۆ قساکەی 100 دلار 140,000 نزیکەی 17,000 بۆ 800 دلارێک توانێتی بەهای دراوی نیشتیمانی خود ناوخۆی بەرز بکاتەوە. باشە. قسێگەیە لە ناو سیاسەکان دەڵێن ترامپ بۆیە ئەمەجەکە دەیەوێت کە لە تەواوی جیهاندا دۆلار بەکاربێنرێ بە بەراورد بە دراوەکانی دیکە کە بەکارنێت تەنها با بڵین دۆلار بەکاربێنرێ تا چەند ئەم شتە ڕاستە دکتۆر؟ بابەتێکی زۆر قوڵە خەڵک ئێستا زۆر قسەی لەسەرەکە لەسەر ئاستی جیهان باسیەوەکەن ئایا خۆری دۆلار ئاوا بێ یا خوتنا هەتا کوێسش بەپێی داتاکان بێ دۆلار لە 150 مامەڵی بازرگانی جیهان پێکەێنێ واتە ئەگەر 100 دلار یاخود 100 تۆن کاڵاو شمەک لە جیهانە بازرگانی پێوە بکرێ 50 بە دۆلار پارەکانی دەفعەکرێ 50 بە دراوەکانی تری هەموو دراوەکان جا ئەمریکایەکی لەو پێکە گرنگانی کە هەیەی ئەندێ جار وەکو فشاری سەربازی و سیاسیش بەکارێنێ لەسەر وڵاتان و کاتێنی کێبیسی سزا سەپێنێ بەسەر وڵاتان ئەوەیە کە منعی دۆلارەکە لە وڵاتێک ئابوورێکی تووشی فلیجا بۆیە بەلایانی کە بەیانی بە دڵنیایی چ ئەمریکا چ ترەمپ چار سەرکردەیەکی تری ئەمریکا بێ ئەوێ هەمیشە دۆلار لە تۆپ بمێنێتەوە بۆ ئەوەی بتوانێت وەکو کارتێکی فشار وەکو پاوەرێک هەمیشە لەسەر ئاستی جیهان بەکاربێنێ و ئەو قسەیە تەواو دروستە کە ئێستا ئەیانوێ هێزی دۆلار قوتی دۆلار لە بازارە هەربوونی دکتۆر ئێمە شاهدی ئەوەین 2 هەفتە لەمە پێش بەڕێستان وتان کە بەهای دینار بەرز دەبێتەوە بەرامبەر بە دۆلار بەڕێستان وەکو شرۆڤەکارێکی ئابووری دوێ ئەمە چیرە ڕوودات تەسەوڕ دەکەن ئەمە چاکەی بەردەوام بێت ئێمە هاتوینەتە قۆناغی کە پێوتێ قۆناغی بۆ نمونە خانەی 140,000 بۆ 800 دلارێ ئێوەش ئەزانن کە بانکی ناوەندی 800 دلارێکە بە فەرمی دیاریکردی بێ 132 یاخود لە بازارە بێ 133 بکات نزیک لە 134 واتە ئێستا 140 بۆ 134 بەشایەکی زۆر نەماوەتەوە بۆیە ڕام وایە ئەم بەرزبوونەوانی کە بۆ دینار بەردەوام بووە هەبووە بەردەوام ئەبێ بۆ ڕۆژانی ئایندەش بە لە بەرچاوگرتنی مەوسمی گەشت کە خەڵک ئەچێتە دەرەوە عێراق دۆلاری زیاتر پێویستە بێ کەمێک بەرزبوونەوەی دینار خاوە بێتەوە یعنی بۆ خێرایی کە هاتە 140 بۆ خێرایە بەردەوام نابێت بۆ خانەکانی 135 و 138 کەمێک خاوبوونەوە بە خۆیەوە ئەبینێ و کەمێک ئیتر بەرزبوونەوەی دینار قورسترە کەبینەوە لە بەهای فەرمی ئەتوانین بڵین ئەو بەرزبوونەوەی جاران یاخود دابەزینەی جاران بە سەرعیکاریە کردتر تۆزێک بۆ سێت و خاو بێتەوە ڕامایە لە دوای جەژنەوە خاوبوونەوەی تاوا بەخۆی ببینێ وەگەری هەیە ئیتر 100 دلار لە 139,000 140,000 140,000 ئەوە ڕەنچی بەرزبوونەوەکانیانە بێ هەم بۆ نزمی هەم بۆ بەرزبوونەوە جارە بازار قسێکە کەفی بازارەوەتە نزمترین ئاشەنە بێ 139,000 بەرزترین ئاشەنە بێ 141,000 باش دکتۆر لە دروستبوونی یەکێتی ئەوروپاوە کە ئەو وڵاتانە اتحادیەکیان دروست کرد و پێیان وترا اتحادیەی ئەوروپیا خودێکێتی ئەوروپی چەند وڵاتێک دەستیان کرد بە دراوە گۆڕانکاری لە دراویشەکە دراوی یۆرۆ بوو هاتە ناو جیهانەوە بوو بە دراوی هاوبەشی نێوان فەڕەنسا و ئەڵمانیا و هەندێک وڵاتی تریش دۆلار لەو سەردەمەیە بەرامبەر بە یۆرۆ ئاستێکی ئەوەنە بەرزی نەبوو یعنی یۆرۆ بەرزتر بوو نرخەکەشی زۆر جیاوازتر بوو بەڵام ئێستا وای لێ هاتووە یۆرۆش کە اتحادیەکی گەوری وەکو ئەوروپا کە وڵاتە زلێزەکانی ئەوروپا لەناو ئەم اتحادیان یۆرۆژ ئەو چۆنەڵی بەهایی نەماوە بەرامبەر بە دۆلار هۆکاری ئەمەیان بۆچی ئەگەڕێتەوە بەهێزی دۆلارەکەیە یاخود لاوازی ئەمانەکە یەکێتی ئەوروپایە کە ئاوای لێ هاتووە دۆلار بەرامبەر بە یۆرۆ وڵاتانی پیشەسازی
خاوەن ئابووری گەورە جاران شانازیانە کرد کە بۆی کە بەهای دراوەکانیان بەرز بێت. ئێستا تێگەیشتوون لەوە بەهای بەرزی دراوەکانیان ناتوانێت فریای ئابوووریەکانیان کەوێت چونکە بەهای بەرزی دراواتە گرانی کاڵە و شمەک لە وڵاتە. باشە بۆ یەکێتی ئەوروپاژێکێکە لەو بلۆکە ئابوووریانەی کە ئەوێ بەهای دراوەکی بەرز نەبێت تا مامەڵی بازرگانی لەگەڵ دەوروبەر و وڵاتانی دەرەوە زیاتر پەرە پێ بە. ئەو سەردەمانی کە یەکێتی ئەوروپا دروست بوو ئەگەر باسی ڕیزبەندی گەورە ئابوووریەکانی جیهانکەین ئەمریکا بوو، بەریتانیا بوو، ئەڵمانیا بوو و تاستێک فەڕەنسا و ئیتالیا بوون. بەڵام ئێستا ڕیزبەندەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە بۆن ئەمریکایە، چاینایە، هندستانە، اینجایەتە سەر ئەڵمانیا و بەریتانیا و بەرازیلیش لە پێش بەریتانیا. بۆیە تاستێک یەکێتی ئەوروپا چ گەورە ئابووریەکانیان بێ وەکو ئەڵمانیا و فەڕەنسا و ئیتالیا ئەو پێگە گەورە ئابووریانیان نەماوە، وڵاتانی تر هاتوونەتە پێشەوە. بۆیە بەهای دراوەکانیشان تا ئەستێک پاشەشەیەکە ئەڵمانیا و فەڕەنسا و ئیتالیا کە وەکو تۆپی ئابووریەکێتی ئەوروپاوەکی لە نێو 27 وڵاتێکی کە ئەندامیەکێتی ئەوروپان ئابووریەکانیان لە پاشەشەیە. بە تایبەت ئەڵمانیا لە بازاری ئۆتۆمبیل، لە بازاری کەرەستەی کارەبایی، لە بازاری پیشەسازی گەورەیە و لە بازرگانی جیهانیا بەردەوام ئێستا لە پاشەشەیە قەیرانی گەورەی. ببوورە دکتۆر مادەماتینە سەر دراوەکانی تر باز بە لە تمەن بکەین. بێگومان هەر گۆڕانکاریەکە لە ناوچێکدا ڕوودەدات یەکەمی شت کە کاریگەری لەسەر دەکا ئابووری و دراوی ئەو وڵاتەیە. خولی پێنجەمی دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران بەڕێوە چوو. ئەمە چ کاریگەریەکی هەبووە لەسەر بەهای تمەن بە دۆلار یا خود بەرامبەر بە دینار ئەم پەیوەندیەمان بۆ ڕوون بکەیتەوە. یەکەم ڕۆژ کە ترەمپ قسەی کرد کاوتی شەمەی ئایندە ئێران و ئەمریکا کۆبنەوە لە ئەڵمان یەکسەر تمەن لە 120 بەرز بووە لە 10 ملیۆنەوە 100 دلار هاتە 8 ملیۆن تمەن. خولی دووەم تا ئەستێک هەرتمەن بەهێز بوو تا حوتونی و هات خولی سێم کەمتر بەڵام لە خولی چوارەم و پێنجەمەوە لەبەرەوەی ماوەی گفتوگۆکان زیاتر درێژەی کێشاوە گفتوگۆکان چوونە نێو وردەکاریەوە لێدوانی جیاواز هەبوو لەسەر ڕێکەوتن و ڕێک نەکەوتن بۆیە تمەن تا ئەستێک جێگیری بەخۆی بینیوە. بەهای تمەن و ئابووری ئێران پەیوەستە بە ئەنجامی گفتوگۆکانی خولی شەشەمەوە. باشە ئایەکەی ئەنجامەدرێ و ئایا ڕێکەوتن ڕوو ئایا خودنا. باشە تمەنی ئێرانی یەکێک نییە لەو دراوانەی کە بەهێزی تیابەدی بکرێ چونکە ئابووری ئێران پەیوەستە بە بابەتی سزاکانی ئەمریکاوە و ڕاشم وایە ئەم ڕێکەوتنانە شتێکی زۆر جدیان لێ سەوز نەبێت و خەڵک باشە لە تمەنی ئێرانیا یا مامەڵی خێرا بکە بۆ ئەمڕۆ بیکرێت و بەیانی بیفرۆشێتەوە یاخود هەڵی نەگرێت چونکە ئەگەری هەیە جارێکی تر تمەن داوەزی باش. دکتۆر یەک دوو بابەتی تر هەن بۆی فریا بکەوین وەڵاممان دەست بکێت کاتەکەمانەوە نەماوە. ئەمریکا لە ڕووی سەربازی و لە ڕووی هێزەوە بە جەمسەرێکی گەورەی هەموو جیهاندایانرێت و بنکەی لە زۆربەی وڵاتان هەیە. ئەمە هۆکارێک نییە بۆ بەرزبوونەوە یاخود زۆری مامەڵەکردن بە دۆلارەوە ینی ئەم لایەنە سەربازی نەبۆتە پشتیوانیەک بۆ لایەنە دارایی و لایەنە مادیەکەی. تا ساڵ 1970 ئێمە هەموو دراوی وڵاتان پشتیان بە ئاڵتوو نەبەست. باشە واتە چەند ئاڵتوو هەیە لە بانکی ناوەندی بەهای دراوەکەشت ئەو نەبەهێزم. بەڵام ساڵی 1970 ئەم قۆناغە گۆڕا ئێستا لە بانکی ناوەندیەکە چەند دۆلارت هەبێ ئەوە نا بەهای دراوەکەت بەرزە بێت. باشە و دۆلار ئێستا پەیوانێکی سەرەکیە بۆ ئاڵوگۆڕی سەرجەم دراوەکان. باشە تا ئاستێکی زۆر پەیوەندی نییە بە بابەتی سەربازیەوە کە بنکەکانی ئەمریکای خۆت خۆی سەربازی چۆنە چونکە ئێستا من بمەوێت دینار بکەم بە یۆرۆ ئەبێ دینار بکەم بە دۆلار دۆلار بکەم بە یۆرۆ اینجا ئەزام دینا بەرامبەر بە یۆرۆ چەنەکە واتە چەقی گۆڕانکاری سەرجەم دراوەکانی جیهان دۆلارە و هەر ئەمەیە هێز و قووەتیاوە بە درا و دۆلاری ئەمریکی. باشە دکتۆر لە ساڵی ڕابردوو لە قەیرانەکان کە دەستی پێکرد بە تایبەت لە نێوان توان بڵێم پێشتریش لە جەنگی نێوان رووسیا و ئۆکراینەوە بە تایبەتی کە دەستی پێکردەوە بوو هەندێک وڵات بڕیاریان نائیتر ئاڵوگۆڕی دراو یاخود بازرگانی ئەم وڵاتە بە دراوی خۆی بیکە وڵاتەکەی تریش بە دراوی خۆی بیکە ینی ئەوە نەبێت کە ئەمیش دۆلار باتەوە. ئەمە تا چەند هۆکارە بۆ ناجێگیری یاخود ناسەقامگیری لە نرخەکانە ینی بنمونە چین بڕیاری یاوە کە بەیوانی خۆی ئیش بکە رووسیا بە ڕۆبن ئیش بکە ئەمە هیچ کاریگەریەکێ بێ بەمە پرسیار بکەین کاتێک رووسیا لابووریا زەعیف باشە لێوی بکەین لە سانەی کاتێک ئەتێت تۆ ڕۆبڵ بەرامبەر بە یوان بەراوردکە بزانانی چەند ڕۆبڵ چەند یوانە ئەبێ پشت بە چی بەستینەوە پشت بە دۆلار ببەستینەوە واتە بزانین چەند دۆلار چەند ڕۆبڵەکە
و چەند دۆلار چەند یوانەکە کەواتە تا ئەستێک ئەم بڕیارانی کە ئەدرێ بە تایبەت کۆمەڵی برێکس و رووسیا و چین یاخود چین و ئێران و کۆمەڵی وڵاتی تر ئەم جۆرە باسانە ئەهێنە پێشەوە ئەساسی سەرەکیان هێشتا هەر دۆلارە واتە پێوانی سەرەکی بۆ دراوەکانی خۆیان کە ئەیان و مامەڵەکەکەن دۆلار بەس دەفعەکانیان بە دراوی نیشتیمانی یەکتێکن و ڕاشم وای ئەمە سەرکەوتوو نابێت چونکە دراوی ئەو وڵاتانە بۆ هیچ وڵاتێک بێ ئەکرێ بۆ هەندێک وڵاتی کەم دەستە بژێر بتوانین وای بڵێن بۆ نە بۆ سویسرا بۆ بەریتانیا بۆوانەکە تاستێک باهی دراوەکانیان جێگیرە بەڵام بۆ ڕۆبڵی ڕووسی و بۆ یوانی چینی کێشێت چونکە بەرزونزمیان زۆرە هەر خۆیان ناتوانن بتمانە بەم دراوە بکەن بۆ نە من ئەمڕۆ چین نەوتی کڕوە لە رووسیا بایی 200,000 یوانی چینی بووە تا چین پارەکە ئەیا بە رووسیا یوانی چینی لە 105 دابەزی کاتە لە 105 نرخی نەوتەکەی هەرزان کەوت بۆی هەر باشتر ئەچنەوە سەر هەمان پێوەری سەرەکی تەنها جۆرێک لە هەڕەشە و فشارخستنە سەر بلۆکەکەی تری ئابووری جیهانەکە ئیش ئەمریکا تەنها وەکو ئاماژەیەک وەکو فشارێکیشەوەی وەکو فشارێکە ئینا ناتوان سەر کەواتە دکتۆر لە کاتی کڕینی هەر دراوێکدا پێویستە ڕەچاوی چی بکرێ باشە یەکەم پێشەم شتێک ڕەچاوی ئەوە بکرێ کە ئابووری ئەم وڵاتە وەروە پاڵپشتی و یەدەگی بانکی ناوەندی ئەم وڵاتە بۆ ئەم دراوە چییە؟ ئەی بۆرسەکە بێگومان بۆرسەکان دیاری ئەکەن کە ئەمڕۆ نرخ چەنە ئەرز و تەڵەبەکانمان پیشانێن بەڵام بۆ خەڵکێک کە ئێوە مامەڵە بکە باشترە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەدەگی بانکەکەی چەنە ئابووری ئەو وڵاتە چۆنەوە هەروە تا چەندیش بەکاری ئێستا بۆ نمونە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان دۆلار بە پلەی یەکەم بەکارێت لە دوای ئەو تمن بەکارێت بکو دراوی بیانی کە خەڵک مامەڵی پێوەکە اینجایەتە سەر یۆرۆ و لیرەی تورکی و لیرەی سووری بۆ نە لیرەی سووری لە هەرێمی کوردستان تۆ بیشی کڕی ناتوانانی چی پێ بکڕی باشە دکتۆر لەسەر لیری سووری لەو ماوەکانی ڕابردوودا خەڵک زۆر سەریان خست بۆ سەر ئەوەی کە لیری سووری بکڕن تا ئێستا خەڵک بەردەوامە لەوەی کە زۆر بەداخەوە ئیفلاسی کرد زەرێکی زۆر گەورەیان کرد چونکە بازارێکی زۆر خراپ لە هەرێمی کوردستان دروست بوو ئەو لیرەیە کە لێرە نرخەکەی دیارێکرا لە ناوخۆی ئەو وڵاتە زۆر هەرزانتر بوو تەنانەت لە کوردستان نرخەکەی بەرز بوو بێگومان بە ئێستاشەوە نزیکەی 40,000 بۆ هەر 1 ملیۆن لیرەی سووری فەرقا دکتۆر کامەش کێشەیە زەرەرە دکتۆر کات نەماوە لێ 1 دقەیە لەسەر زێر تۆزە قسەمان بۆ بکە ئەم بەرزبوونەوە بەکوێ ئەگە یعنی تروان نزیکە بێتەوە لە 800,000 وانەش دوێنێ ئاخر نرخ وەزانم تا 675 ڕۆشت بوو بێگومان ئەگەر عێربشا حساب بکەین 750,000 دینارە هەر مسقالێکی عێربستۆ وەزام 650 بەگشتی ئاراستەی زێر ئاراستێکی بەرزبوونێ بەداخ هۆکارەکەی سنگڵن کەوانی کە یانێژن بێنن بەڵێ هۆکارەکەی پێویستە ناوێژن بێنین تازە خستنە ڕووی زێرکەمە نزیکەی لە 120 ئەو زێڕێی کە لە ناو پێکاتی زەویا هەیە ماوە ئەوەی تری دەرهاتوە لە 150 لای ژنانن کۆسار وابزانم لە 20 لای ژنانی هندستانە بەتەنیا هندستان زۆر ئارەزوی کڕینی زێڕەکەن وەکو کللتور و چۆن لای خۆشمان باوە بۆیە بەگشتی هەم ئەرزی زێرکەمە و هەروەها نودرێکی تاپیا بوو ئێستا لە پیشەسازی شابەکارێت ینی کێکە لەو مادە خامانی کە لە نێو بابەتە زیرەکەکانە ئامێرە زیرەکانە بەکارێ ئەمە هەمووی وای کردووە پێشبینەکان بە ئاراستەیە نرخی زێر بۆ کۆتایی ئەم ساڵ لە 150 تریش بەرز بێتەوە بەردەوامە بێ لە بەرزبوونەوە بەردەوام بێ لە بەرزبوون ئەگەر هەیە جاروبارە داوازینمانەوە بەڵام بە تێکڕە ئاراستەیەکی بەرزبوونەوەی هەیە دکتۆر وڵی بابەتەکان زۆر خۆش و زۆر بە جایوادارم چۆن بە حەمەقدووی مەسەڵ قسەمان کرد بزەبە لەسەر ئەو حەمەقەدوی دکتۆر کۆسەربا ئەم دووە پرسیارەمی کامیان هەڵگرین دکتۆر باشترە ئامۆژگاری خەڵک دەکەی کە دیناریان هەبێ یا خود دۆلار خەڵک باشە زۆر نەچێتە نێو مامەڵی بازاری دراو چونکە بازارێکە بەردەوام بەرزونزمی تایە تووشی زەرەر و زیانتەکە باشترە ئەگە دۆلاری هەیە خەڵک دەستی لێنەیە ئەگەر هەر خودی سەرمایەکەی پاشەکەوتەکەی دۆلارە با بە دۆلاری بیهێڵێتەوە ئەگەر دیناریشی هەیە لەم نرخانی کە ئێستا ڕۆیە 140,000 139,000 کڕینی خۆی ئەنجام بات و مشکلێکی نابێ و قسەکەشم بۆ مانایەنێ کە دینار ترسی هەیە بەڵکو بەرزبوونەوەی دینار بەو ڕێژە زۆرە لە بەردەمانە نەماوە هیواداری ئابوورێکی باشمانە بێت لەبەرەوەی لە دوای هەموو شرۆڤەیەک تا ئەماڵەوە من 2 ساڵ و نیوەڵم ئابوورێکی باشتانە بێ چەند برادر کۆمنتیان نووسی و چەند کەسێک لە کورسان لەوەتی تۆڵی ئابوورێکی باشتانە بێ معاش هەردووان بەڵام بار گەشتبین بین ئینشاءالله خۆی گرنگەوەی کە گەشتبین بین بە هەموو بارودۆخە ناخۆش و نەخوازراوەکان و ئینسان تا گەشتبین بێت ئەتوانێت بەردەوام بێت لە ژیانکردن بەردەوام بێت لە هەموو سەختیەکانی کە ڕوبەڕوویە بێت بێگومانجا هەر دواکەوتنی ماژنێ خەڵک تۆزێک
زیان مەسرەفیش ێگە ڕۆژێکی دەرفەتە بوو لەسەر ئەخۆی من حەزم کرد باسیەوەکەین چۆن خەرجی خۆمان ئەوڵێکین بۆ ڕێک ڕۆژێک بە کاکڕزگار با لێرەوەی گوێی لێ بە کاکڕزگاری پرۆدیوسەر بۆی بەرنامەیەکی تردابنی لەم پێشدەژنیە لەسەر ئەو بابەتە قسە بکەین زۆر باش ئەوە ئۆکەی دراتەوە تا دەستخۆش دکتۆر دەستخۆش. دکتۆر سەرکەوتوو. بیلال ڕەوف شۆڤەکاری ئابووری کامبانیە لە ستۆدیۆ لەگەڵمانە چێژ زۆر لە خۆشحاڵین گفتوگەمان بین. دەستەکانە خۆش سپاس زۆر بەخێر. سپاس بەخێر بێ